شێخ محەممەد معشوق غەزنەبی ساڵی 1958 لەدایک بووە و ساڵی 2005 کۆچی دوایی کردووە. شێخ محەممەد معشوق خەزنەبی کوڕی شێخ عێزەدین کوڕی شێخ ئەحمەد خەزنەبی کەسایەتی ئاینی و نەتەوەی دیاری ڕۆژاوایی کوردستان بوو. لە گوندی تەلمەعروف لە باشووری ڕۆژهەڵاتی قامشلو لەدایک بووە. خوێندنی ئاینی لە دمشق تەواو کردووە. دواتر لە ساڵی 1984 بڕوانامەی لە شریعەتی ئیسلامی لە شاری مەدینە بەدەستێناوە. بانگخواز و گوتاربێژ بووە لە چەندین ناوچەی سووریا و ڕۆژاوایی کوردستان. لە 2001 ماستەری لە لوبنان بەدەستێناوە. دکتۆرای لە پاکستان بەدەستێناوە. دوایی مردنی باوکی بۆتە گوتاربێژی ئاینی لە قامشلو. ناوەندی زیندووکردنەوەی سوننەی بۆ لێکۆڵینەوەی ئیسلامیەکان لە قامشلو بەڕێوە بردووە. بەهۆی چالاکێنەتەوەیەکانی چەندین جار لەلایەن دەسەڵاتدارانی سووریا دووچاری هەراسانکردن بۆتەوە. لە 10 ئایاری 2005 لە دمشق ڕفێندرا. دواتر تەرمەکەی لە یەکێک لە گۆڕستانەکانی دێرە زوور دۆزرایەوە.